تەنزینەی کە حکوومەتی عێراق دابینی کردبوو بۆ هەرێمی کوردستان بەشی پارێزگای سلێمانی گەیشتووە 6 تەنکەرە تا سەری مانگ ئەو کەمێتە کەمە لە سەری مانگە وەک خۆی لێتەوە کە ڕۆژی 10 تەنکەرمان بۆیە ئەمڕۆ 4 تەنکەر بۆ ناو پارێزگای سلێمانی سنتەر دابش کراوە دوانیشمان ناردۆ بۆ هەڵەبجەی شەهید بەردەوام ئەبێت بەم شێوەیە هاتنی ئەم بنزینە نۆرمەڵە ئێمە ڕۆژانە فەحسەکەین لە فەحز دەرەچێت تەسیرە کاتە سەر دابەزینی نرخی بنزینی نۆرمەڵ بە شێوەیەکی باش ئینشاءڵڵا لەسەری مانگەوە ئەوەی کە بە ئێمە وتراوە ڕۆژانە 10 تەنکەرمان بووە بە دەستی هاوڵاتی دەگات 609 نۆرمەڵ بە لیتری بە 609 بەسەر 4 بنزیخانەی سلێمانی دابشمان کرد ئەوە نەوتیش دابشکرا لە پێنجێن بەیانی قەزای پێنجێن تەواوە بێ ڕۆژی 2 تەنکەر بۆ هەڵەبجە هەورامانە نێرین ئەوێش دابەژەکەین پێنجێن تەوا بوو هەر لەم هەفتەیە ئاچینە شار باژێر دوایەوە لە ناو سلێمانیش لە مەڵبەندی 5 کەمێتێکمان ماوە ئەوواکەین ئەم بلۆ دووبارگرانی ئینشاءڵڵا وردە بەرەو کرانەوە یەگەچێت کە ئەو قورساییە زۆرەی کە خەڵک لۆدی لەسەر ئێستا نەمێنێت.